سڵاوتان لێبێ لە لێکچەری شەشین یەک باسم لەبیر چوو لەبارەی ئینهێریتەنس کە ئەم سلایدەیە ئەڵێ لە جاڤایە سوپەر کلاس یان پارنت کلاس ئەتوانێ کۆمەڵێک چایلد کلاسی هەبێ وەکو ئەمە یەک فادەر کۆمەڵێک مناڵی هەیە بەڵام ناکرێت دوو باوک هەمان مناڵیان هەبێ لە جاڤایە بەڵام لە پرۆگرامەکانی ترە پرۆگرامین لانگویجەکانی ترە ئەتوانرێت باشە یعنی بە کورتەکەی ئاواینی کەن بیخەنە مێشکی خۆتان لۆجیکیە یعنی لە ژیانیشا چۆن شتیوا بێت دوو باوک و چوار دایک و باوک و شتیوا یەک مناڵیان هەبێ هەمان مناڵیان هەبێ باشە هەموو کاتێ وا بۆ کە بۆ منە دایک و باوکێ چەند مناڵێکیان هەیە باشە ئەمەی ژوایە یعنی جاڤا لۆجیکی و ئەو خاڵە ئاوا لەبەری بکەن لە چیاڵێ سب class can only have one super class هەر یەک لەو سب کلاسانە هەر یەک لەو چایلد کلاسانە تەنها هەمان باوکیان هەیە یەک باوکیان هەیە باشە نەک دوو باوک ئەمە لە جاڤایە و خاڵی دووەمەڵێ چیاڵێ پرایڤەت نابێ بە هیچ شێ پرایڤەتیوە بەکاربێنی لە ناو پرایڤەت بۆچی بەکاربێنی بۆ ڤاریبڵ و میتۆدەکانی ناو پارنت کلاسەکە بۆ لەبەرێگە پرایڤەتەوە بەکارێنە تەنها و تەنها پارنت ئەکسێسە بڵە یعنی ئەکسێس ئەکرێن تەنها لە ناو پارنتەکە لە ناو چاڵدەکانە ئەکسێس ناکرێن بۆیە پرایڤەت نایە بەکاربێنی لە ئینهێریتەنسە پرایڤەت بۆ کاتی ئینکاپسولیشنە لە کاتی ئینهێریتەنسە ئەبێ پرۆتێکتد بەکاربێنی ئەمە هەموو مختصری و قسانەیەکی ئێستا کردم لە چیاڵێ سب کلاس یعنی چایلد کلاس ئەڵێ میراتی لەینەکان وەرناگرێت لە پارنتەکە گەر کاتێک کە مێمبەرەکانی یعنی شتەکانی ناوی پرایڤت بن بەڵام ئەگەر سوپەر کلاسەکە پەبلیک یان پرۆتێکتد میتۆدی هەبوو یان چی پێوترێ ئەڵێ ئەگەر گێتەر و سێتەری هەبوو یعنی وەکو ئینکاپسولیشن for accessing its private fields یعنی سوپەر کلاس دەتوانێت پرایڤەتی تیابێ بەڵام ئەبێت چۆن ئەکسێسی بکەی ئەبێت لە ڕێی ئەم دوانەوە ئەکسێسیان بکەی یان گێتەر یان سێتەر ئەوەی ئینکاپسولیشنەکە کە بۆم باسکردن یان دیاریکەر یان هێنەر باشە هێنانەوەی بانکردنی بۆ ڤاریبڵێ یان میتۆدێ کە بە پرایڤەت تعریف کرابێ لە ناو سوپەر کلاسە باشە ئەڵێ ئەماناتوانی لە سەب کلاسەکە بەکاریبێنی ئەمە ئەو سلایدە بوو کە لە بیرم چۆڕاستەکەی لە ڤیددیۆگەی پێشوە ئێستا لەسەر بابەتێکی تازە کە پێوترێ پۆلیمۆرفیزم پۆلیمۆرفیزم بە کوردی یانی فرەشێوەیی بۆ لەبەری پۆلی ینی فرە ینی شتی زۆر وەکو چۆنڵێ پۆلی تەکنیک ینی تەکنیکی زۆر مۆرف ینی فۆرم باشە وشەیەکی یۆنانی وابزانەمانە ئەمانە بۆچی وای پێوترێ ئەڵێ بە کورتەکەیها ئەم پێناسێتان با لەبەر بێ ئەڵێ بریتە لەو توانایی کە ئەنتیتیەک یعنی ئۆبجێکتێ ئەتوانێت کۆمەڵێک یان زیاد لە یەک شێوە لە خۆ بگرێت یعنی تەنها یەک ئەرکی نییە بەڵکو دوو ئەرکی هەیە بە بچینە ورتر نمونەیەکی هێناوەتەوە ئەڵێ پیاوێکمان هەیە ئەم پیاوە ئەکرێت مناڵ بێ ئەکرێ باوک بێ بۆ مناڵەکەی ئەکرێ کارمەند بێ ئەکرێ کڕیار بێ ئەکرێ فرۆشیار بێ باشە بە کورتەکەی ئەمە نمونەیەکی پۆلیمۆرفیزمە یینە ناو جاڤاوە پۆلیمۆرفیزم لە جاڤایە چیە لە ناو جاڤایە بۆ نمونە ئەڵێ چی ئەڵێ وای دابنێ کە تۆ دەوێ فەنکشنێک دروستکەی بۆ خزمکردنی دوو ژمارەی تەلەفۆن هیچی هی هەمان کەس باشە چیەکەی ئەچی ئاڵەی کرییت کۆنتاکت ینی میفۆدەکەی تەوە بەناوی چی نەیمەکەی نووسی ناوی کەسەکە لەگەڵ چی لەگەڵ فۆن نمبەری یەکەم لەگەڵ فۆن نمبەری دووەم ژمارە تەلەفۆن یەکەم و ژمارە تەلەفۆنی دووەم بەڵام کێشەکە لێرەوە دەست بێگا لێ هەموو کەسێک دووینی نییە دوو ژماری تەلەفۆنی نییە ئێتۆ ناکەی و کاتە لێرە بۆ منە ژماری تەلەفۆنەکەی بنووسی هی و کەسە لێرەیە بەتاڵ بێت یعنی سفر دابنی بوومە جوان نییەوە غەڵەتە ئەڵێ ئەی چی بکەین حەلەکەی لەم دیوە لێرە پێویستمان بە پۆلیمۆرفیزمە باشە ئەڵێ چی سۆلیشنەکەمان دوو سۆلیشنی خستۆتە بەردەممان دوو ڕێگەچاری خستۆتە بەردەممان ئەڵێ چی ئەڵێ میتۆدێکی تر دروستکە بە ناوێکی ترەوە یعنی هەسێریگەن لێرە نووسراوە کرییت کۆنتاکت باشە بۆ منە کرییت کۆنتاکت دوو ئەو دووە یعنی دوو ژماری تەیە و میتۆدێک تریش دروست کە بە ناوی کرییت کۆنتاکت 1 یەک ژماری تیا بێمە بەستی ئاوەیە ئەمە پۆلیمۆرفیزمی پێ ناوترێ ئەمە غەڵەتە ئەم شتە ئەمە زیادکردنی مشکیلە و زیادکردنی کۆدە بنەوە پرۆگرامەکەت ئەی حەلی چییە ئەڵێ ئۆر ئامەیانم ڕێگەچاری تران باشترە ئەڵێ ئەڵێ میتۆدێکی تر دروستکە بە هەمان ناوە بەڵام پارەمیتەرەکانیان جیاوازە سێریکەن کرییت کۆنتاکتمان هەیە
باشە لێرەشە هەر کرییت کۆنتاکتە عینیشتە ناوەکەیان عینیشتە بەڵام پارەمیتەرەکەیان جیازە لێرە سترینگ نەیمێکمان هەیە لێرە ئینتیجەر نمبەرێکمان هەیە نمبەر 1 لێرە ئینتیجەر نمبەر 2مان هەیە ئەی سێ پارەمیتەری هەیە بەڵام ئەم میثۆدەی تر تەبعاً ئەم دوو میثۆدە هەردووکیان لەناو هەمان کلاسن بابزان بەڵام ئەم میثۆدەی تر دوو پارەمیتەری هەیە کاتە کێشەی نییە باشە ئەوە تا سیگەن لێرەتی ئەڵێ ئەگەر یەک ژماری تەلەفۆنی هەبێ ئەم میثۆدی بۆ بەکارێنجێت بەڵام ئەگەر یەکێ دوو ژماری تەلەفۆنی هەبێ ئەم میثۆدیان بەکارێنجێت باشە بزین جاوا چۆن ئەمە لێک ئەیاتەوە چۆن لی تێک ناچێت بۆ منە تۆ بانگی ئەمەکەی بانگی ئەمەش ئەەکەی ئەی جاوا چۆن لی تێک ناچێتکە بۆ منە ئەمە بێیان ئەوە بێت باشە چونکە هەمان ناویان هەیە باش دوو جۆر پۆلیمۆرفیزممان هەیە ستاتیکمان هەیە و داینامیکمان هەیە جێگیر و جوڵاو باشە ئەڵێ چی ئەڵێ ستاتیک پۆلیمۆرفیزم بە چیش ناسراوە بە کۆمپایل تایم ناسراوە ئەڵێ چی ئەڵێ کۆمپایل تایم پۆلیمۆرفیزم لەبەر چی لەبەر ئەوەی میثۆدێکی لەخۆ گرتووە پێوترێکی میثۆد ئۆڤەرلۆدینگ باشە ئۆڤەرلۆدینگ یانی چی یعنی بارخستنە سەر یعنی دوو میثۆدمان هەیە ئەها سیریکەن لێرە دوو میثۆدمان هەیە خۆی ئەمە میثۆدەکەمانە ئەمە میثۆدە تەبیعیەکەمانە هەموو کەسێ ئاتلیست یعنی بەلایانی کەمەوە یەک ژمارە تەلەفۆنی هەیە ئێمە دوو ژمارەمان بۆ داناوە یعنی میثۆدێک ترمان دروست کردووە بە دوو ژمارەیەوە باشە ئەمە ئۆڤەرلۆدی ئەمەی کردووە یعنی هەر هەمان ناویان هەیە بەڵام ئەم باری تری خستوتە سەر ئەمی تر یعنی هەسێ گەنەمە خۆی نمبەر و ئەمەش نمبەرە ئەم نمبەرێکی تریشمان خستوتە سەر باشە ئۆڤەرلۆدینگ یعنی هەمان ناوی هەیە بەڵام پارەمیتەری جیایە لەوی تر هاڵێکی ئەڵێ بریتە لەو خاصیەت و تایبەتمەندی کە ڕێگە بە کلاسێک ئەدات کە بتوانێت دوو یان زیاد لە دوو میثۆدی هەبێ بە هەمان ناوە بەڵام بە پارەمیتەری جیاوازەوە باشە بەڵام لانێ بپێتە پرسیار لەداهن کە کام لەم دوو میثۆدە جاوا لی تێک ناچێت یعنی من ئێستا ئەمە بانگەکەم ئەمەش بانگەکەم جاوا چۆن لی تێک ناچێتەوە بەستم کامیانە بەپێی پارەمیتەرەکە لی تێک ناچێت بۆ من لێرە دوو پارەمیتەر بەو میثۆدە ئەم ئەوە ئەزانێت کە ئەمەیە باشە ئەزانێت کە ئەم میثۆدەیە من لێرە سێ لە جاری دووەمە سێ پارەمیتەری پێم باشە یعنی سێریگەن بەبەستم ئەمێ بە ڕوونتر بێ لەلاتەن لە ناو مەینەکەمانە باشایتر مەینە هەر شوێنێک بێت کێشەمان نیە بانگی چیەکەین بانگی میثۆدەکەمانەکەین create contact ناوێکی پێین ئەڵین ئەلەند باشە نمبەرێکی پێین ئەنووسین 1 بۆ نمونە باشە دیسانەوە بانگیەکەینەوە دیسان هەمان میثۆد بانگەکەینەوە ئەنووسین هێمن بۆ نمونە مام هێمن دوی ئەینێ ئەم جارە دام نەخست دوی ئەینێ ئەم جارە سێریکەن تۆ لەم حاڵەتەیە چییە لەم حاڵەتەیە ئەمەیان حسابەکە ئەمە حساب ناکە بۆ لەبەرەوەی ئەمە زاڵ بۆ بەسەر ئەوەیە یعنی ئەمەیان حسابە باشە وتمان ئینتەرپریتەر و کۆمپایلەر هەردووکیان لەسەرەوە بۆ خوارەوەیان باشە ئەمە لە ناو میثۆدەکانە تەمان کۆمپایلەر بۆ نمونە ئەمە مەینە تۆ توانی میثۆدی مەین بخەیتە خواری خوارەوە لە پرۆگرامەکە تا هەر ئیشەکە هەر مەی نەخوێنێتەوە بەڵام لە ناو میثۆدەکانە وەکو ئینتەرپریتەر حسابە ئاوا لەسەرەوە بۆ خوارەوەیەت باشە ئەمە حسابە ئێستا لە بریۆی بنووسێ ئەلەند ئەنووسێ هێمن لە بریۆی بنووسێ ئەنووسێ دوو باشە ئێستا من ئەمەوێت هێمن دوو ژمارەی هەیە ئەوە دوو ژمارەم پێەیە باشە ئێستا هیچ کێشەیەکی نییە مرۆڤێکمان هەیە بەناوی ئەلەندەوە یەک ژمارە تەلەفۆنی هەیە مرۆڤێک ترمان هەیە بەناوی هێمنەوە دوو ژمارە تەلەفۆنی هەیە باشە ئەمە بەهۆی چیەوە بەهۆی ئەمەوە بەهۆی چی بەهۆی میثۆد ئۆڤەرلۆدینگ میثۆد ئۆڤەرلۆدینگ لەناو هەمان کلاسە ڕوئەیات کەواتە پێویستمان بە ئینهێریتەنس نییە لێرەیە سیریکەم لە هینی ئەخیرە خۆیشی ئەکاتەوە میثۆد ئۆڤەرلۆدینگ ئەڵێ inheritance is not involved یعنی چی یعنی پێویستمان بە ئینهێریتەنس نییە لێرەیە باشە و لەناو هەمان کلاسە ڕوئەدات سیم کلاس یعنی هەمان کلاس ئۆکەرس یعنی ڕوودان ڕوئەدات لەناو هەمان کلاسە باشە ئەڵێ پارەمیتەرەکانی ژێبێت جیاواز بێ و ریتەرن تاکەی گرنگ نییە کە هەمان شت بێ ریتەرن تایپەکەی باشە بەڵامەوەی کە گرنگە بێ ناوەکەی هەمان شت بێ و پارەمیتەرەکانی جیاواز بێ باشە ئەوەی کە گرنگە ئەوەیە وەلەکەیشە یعنی ڕوئەدات و لەکەیە چۆنڵی جاوا ئەزانێت کە تۆ بۆ ئەمە
تعریفە کردووە کە مرۆڤێکە و یەک ژمارە تەلەفۆنی هەیە و کامە مرۆڤێکە دوو ژمارە تەلەفۆنی هەیە لە کاتی کۆمپایل تایمەکە کۆمپایل تایمە بەستی ئەمێ یعنی کاتی ئێدیتکردنی کۆ دەکات ئێستا منەوەیە ئێدیتم کرد باشە وای دانێنەمە کۆمپیوتەرەکەمە ئێدیتم کردووە پێم وتوە جاڤا زەحمەت نەبێمە من دوو مرۆڤم هەیە ئاوە ئیتریش تێگا کە لەو کاتەیە باشە leads to static polymorphism یعنی سەر بە static polymorphismە ئێستاوەی کە ئەو خاڵانی کە ماوانە ئەمەیانە لەگەڵ method overriding فێری overloading بکەن ئەومان شەرح کرد سێریگەن کۆنسترکتەری دەتوانێت ئەو ئەم مەوزوعە بگرێتە خۆی بۆ لەبەری کۆنسترکتەریش میثۆدە نەمانوت یعنی special kind of method جۆری تایبەتە لە میثۆد سێریگەن لێرە سێ کۆنسترکتەری هەیە کلاسەکەمان بەڵام هیچ ئیرۆرێکمان نییە هیچ کێشەیەکی نییە بۆ لەبەرەی سێریگەن چەند پارامیتەرێکی هەیە ئەمیش بەهاماشەوە چەند پارامیتەرێکی هەیە ئەم چەند پارامیتەرێکی جیاوازی هەیە ئەمانە هەر یەکە و شتی جیاوازیان هەیە باشە زۆر باشە ئەنجا داینامیکەکەمان عکسی ئەویترە لە کاتی چییە پێوترێ ڕەنتایم و چیش لە خۆیەگرێ میثۆد overriding عکسی ئەویترە override یعنی زاڵبوون وەکۆم نمونەی ترە هاوی کێسا پێم وتن هێمن دوو ئەلەند یەک ئەسا ئەمە میثۆد overridingە بەڵام ئەمە نابێت لە ناو هەمان کلاسا بێ لە حاڵەتی میثۆد overridingە پێویستمان بە inheritance باشە سێریکەم بۆ نمونە کلاسی پارنتمان هەیە ئەمە کلاسی پارنتە باشە لێرە void یەکمان هەیە بۆنە میثۆدی n بۆ نمونە ئینتیجەری ئەیمان هەیە ئایتر لە ناوەیە شتێکیایە باشە ئەمە چی ئەمە پارنتەکەیە پارنت لە ڕێی کیوەردی ئەکستێندەوە چایلدیشمان دروست کردووە ئەمە چایلد باشە لە ناو چایلدا چی یەکەین لە ناو چایلدا void دروستەکەینەوە هەر بە هەمان شێوە int a سێریکەن ئەمە کە دروستی کردووە هی ئێرەیە نایەتی لێرەیان نووسێتیەوە ئەمە پێوترێکی پێوترێ میثۆد overriding یعنی حساب بۆ ئەمە ئەکات حساب بۆ ئەمە ئەکرێت وەک لەمە چکە هاتووە بەرەو ئێرە و تەنها حساب بۆ مە ئەکرێ ئەمە زاڵوە بەسەر ئەوەیە باشە ینی ئەمە تەواو ئیشی پێ ناکرێ ئەمە هایت ئەوێ تەواو ئەوەی کە گرنگە ئەمەیانە باشە ئەمە پێوترێکی میثۆد overriding یعنی زاڵبوونی میثۆد باشە سێریکە ئەڵێکی ئەڵێ سوپەر کلاس و سەب کلاس هەمان میثۆدیان هەیە بە هەمان ناو و بە هەمان پارامیتەر و بە هەمان ریتێرن تایپ یعنی ئەگەر ئەمە void نەبێ هەردووکیان void نەبن ئینتیجەر و ئەمانەبێ ئەبێ ریتێرن تایپەکەشیان یەکشت بێ باشە ئەبێ ئاگاداری ئەوە بن ئەڵێ ڕێگە بە سەب کلاسێک ئەیات کە ئەوەش هەرەمان قسەیە ئەوەی کە ئێستا وتمەوە یەک شتە هەسەیگاڵێ we say that the superclass method is overridden by subclass overridden یعنی زاڵ بۆ یعنی شاردراوەتەوە ئەمە تەواو شاردرایەوە لەلایەن چی لەلایەن ئەمەوە ئەمە حسابە ئەمەیان زاڵ بۆ بەسەریە باشە سێری ئەم نمونەیە بکەن لێرە ئەم نمونەیە جوانە بەلامەوە ماکبووکی هێناوە ئۆبجێکتێکی لێوەرگرتووە لە چییە لە ناو نی ئایپادە باشە یعنی یەکەم جار فازەرەکەی هێناوە پارنتەکەی تعریف کردووە اینجا چایلدەکەی خستۆتە ناو پارنتەکەەوە بۆ لەبەری ئەها ئەکستند کراوە بەیەکەوە باشە ئێستا object.myMethod چیە هێنێ ئەم میثۆدەیان ئەهێنەیان ئەو میثۆدی ئایپادەکەیان هێنێ لەبەری ئەمەیان حسابە باشە ئەهان خۆش نووسیم ئەمەیان حسابە ئەم میثۆدەیان هێنێ لەبەرەوەی ئەمەیان حسابە بەڵام ئەگەر ئەمە نیو ماکبووک بووایە ئەو کاتە ئەمەیانیە هێنە باشە ئەمەیانیە هێنە لەم حاڵەتەیە ئەمە وەکو پێم وتن سێریامی public void ئەوە هەردووکیان ئەمە چیان پێوترێن میثۆد overriding لەبەرەوەی هەمان پارامیتەریان هەیە پارامیتەریان یاردووکێن پتیە بەڵام وەکو یەکە نەیمەکەیان یەکشتە ریتەرن تایپ پشتەکان یەکشتەوە لەوەمە ریتەرن تایپ نیەمە voidە هەردووکیان هەر هەماشتن ئێستا گەوەم نامە ئەگەر ماکبووکەکە بێ ئاوتپوتەکەی هیچیە هی ماکبووکەکەیان هێنێ سێریگەن ئەوەیان هێنێ ئەگەر ئەمە ماکبووک بووە لە بریەوە ئەگەر ئایپاد بێ ئەوە هەر خۆیەتی ئەگەریش هەر ئایپاد بێ هەر خۆیەتی یعنی عینیشتە باشە
ئەمە ئەو دوانە ئەمەش تکایە سێری بکەن خۆتان لێشی بنەوە و بیشی نووسن تاقی بکەنەوە و ئەمەش خشتە نەخشەکەیەتی با بڵین خەریتەکەیەتی هی ئەم پرۆگرامە ئاوایە بە کورتەکەی ئەمە هێراریکێڵە مختصری قسەکانیشمان لەم تەیبڵەیە کە کردمان ئەمەیان لەبەرکەن عکسەکەشی بنووسن و تاو بە کورتەکەی ئەوەش هاتبووە لە فاینەڵ یەک لای لەبەرکە و ئەو بەری عکسەکەی بنووسە باشە ئەمە ژەرعینیشتە هەر هەمان قسە یەکشتە هیوادارم تێگەشت بن